بکەن من لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز ڕێبوار هادی سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ. ئەو تێبینیانەیە کە لەسەر خشتەی بودجە هەیە بۆ ئەو سێ ساڵێک ئاماژەمان پێکرد 23 24 و 25 ئەوەی دیکەی کە پەرلەمانتارانی وا لێ کردووە بانگشتی سەرۆکوەزیران و وەزیری دارایی بکەن بۆ پەرلەمان چییە؟ بەڵێ دیارە بەڕێز دڕۆمکردنەوەی باشدا لەسەر بابەتی بودجە و هەروەها بودجەی ساڵی 2023 و 24 و 25 بەجێرەی دەستوریش کە دەبێ حکوومەت ملزەمە وەزارەتی دارایی ملزەمە بەوەی کە ساڵانە بودجە لە بۆ پەرلەمان بنێری ڕاستە ئێمە یاسای بودجەمان بۆ 3 ساڵ تێپەڕان بەڵام خوشتەی ساڵانە دەبێ حکوومەت بینێری لە بۆ پەرلەمان بەڵام ئەو ساڵ 2025 نەیناردیە من بابەتە دیکە هەیە بەڕاستی پێویستە هەڵوەسەی لەسەر بکرێت و زیاتر گفتوگۆی لەسەر بکرێتنەوەی کە لە پەرلەمان بەداخەوە یعنی سەرڕای هەوڵ و ماندوون و یان با بڵێن جهدی ئەندامانی پەرلەمان و لێژنەکانی ناو پەرلەمان بەڵام هەتا ئێستا کەس لە پەرلەمان بەجددی بەیان با بڵێن کوتلە پەرلەمانیەکانی یانیش حکوومەت بەجددیش لەسەر ئەو بابەتە نەکردیەوە کوتلەکانی پەرلەمانیش بەجددی لەسەر ئەو بابەتە هەڵوەستایان نەکردێویش بابەتی حیساباتی ختامیە. مادەی 62 دەستور باس لەوەی دەکا کە حکوومەت ملزەمە موازنە ساڵانە بنێری لە بۆ پەرلەمان و لە هەمان کاتیشدا پێویستە لە کۆتایی ساڵ حیسابی ختامی بنێری باش ئێستامە یاسای بودجە دەردەچی لە پەرلەمان دوای ماندووبوون و مشتومڕەتی زۆر و دوای گفتوگۆکردن لە نێو لێژنەی مالی هەروەها لە پەرلەمان مادە زیاد دەکەین هەندێک لە داهات بە شێوەک لە شێوەکان زیاد دەکەین نەفقات یان با بڵێن نەفقات دەستکاری دەکرێن ناو پەرلەمان و پاشەوەی کە دیراسەی دوور و درێژی دەکرێت ئەو یاسایەدا دەندرێت لە بۆ حکوومەت و لە بۆ ئەنجومەنی وەزیران و لە بۆ وەزارەتی مالیە پێویستە لەسەر ئەو یاسایە بڕۆن کەواتە دەوری ڕئیسی پەرلەمان لە هەموو وڵاتانی دنیا بابەتی تەشریعات تەشریع دەکات و دوایش ڕقابەی دەکات باش ئێستامە قانونی موازنەمان تەشریع کرد لە پەرلەمان و دەنجی لەسەر درا بە چ شێوەیەک دەتوانین دەورە ڕقابێکی خۆمان ببینین یعنی ئەمە کوب بزانین مەسەرەن حکوومەت ئیلتزامی بەو یاسایە کردیان ئێستا جێبەجێ نەکراوە ئەو دێنە سەر ئەو بابەتە ئێستا دەمەوێت ڕوونکردنەوە بدەم لەسەر حسابی ختامی بە چ شێوەیەک دەتوانین بزانین ئایا حکوومەت التزامی کردیە بە یاسای بودجەیان التزامی نەکردیەوە لە نەتیجەی ڕەوانەکردنەوەی حسابی ختامی دەبێت حسابی ختامیش کە حکوومەت دەینێتەوە ئێستا بەڕێزت لە پێشەکی هەواڵەکان باسی ئەوەت کرد کە کورتێنان هەیە مەسەرەن 63 میلیۆن تریلیۆن لە ساڵی 2023 64 تریلیۆن لە ساڵی 2024 باشە پرسیارەکە لێرەوەیە حکوومەت بە چ شێوازێک ئەو نەقسەی پڕ دەکاتەوە ئایا التزامی کردیە بە قانون یان التزامی نەکردیە بە شێوازێک التزامی کردیە کو بتوانین لێ پێچینەوە لە حکوومەت بکەین کو بزانین ئایا حکوومەت هەتا چ دەرەجەک فەسادی تێدا هەیە لە سەرفکردنی ئەو پارەیە تەمان لە هەموو وڵاتانی دنیا و لە هەموو پەرلەمان و دەستوری عراقیش وازەحە لە مادەی 62 هەروەها قانونی ئیدارەی دەوڵەش ڕقم 6 ساڵی 2009 و قراری محکمەی اتحادیش لە ساڵی 2023 دەرچۆ بە ژمارە 109 باس لەوەی دەکا حکوومەت و بە تایبەت وەزیری مالیە ملزەمە لەسەر ئەوەی کە هەموو ساڵێک حسابی ختامی جارێکی دیکە بنێتەوە پەرلەمان لەبەرەوەی قانونی بودجە وەکو خۆی جێبەجێ نەکرایە لەبەرەوەی خەلەل هەیە لە جێبەجێکردنی قانونی بودجە باشە ئەو حکوومەتەی ئێستا حکوومەتی بەڕێ سوودانی ئەوە بۆ ساڵی چارەم دەچی هەتا ئێستا هیچ حسابەکی ختامی لە بۆ پەرلەمان نەناردیە یعنی هیچ ئەندام پەرلەمانێک لە عێراق بابێ بتوانی بزانی ئایا ئەو بودجەی کە ئەمە تەشریع ماکرد ئەو قانونە جێبەجێکرا یان جێبەجێ نەکرا ئەو یاسایە یان حکوومەتەکانی پێشووتریش یانە لە ساڵی 2014ەوە هیچ حسابەکی ختامی لە بۆ پەرلەمان نهاتیە لۆی ئەوەی کە باز دەکرێت لە ڕقابەی پەرلەمان لەسەر حکوومەت لەسەر بابەتی ئەوەی کە ئەمە ئاگادارین لە حکوومەت بە شێوازێک سەرف دەکرێت هیچ یەکەچیان بە شێوەیەکی یاسایی نییە لەبەرەوەی ئەمە حسابی ختامیمان لەلا نییە کە حسابی ختامیشمان لەلا نەبوو ناتوانین ڕقابەی حکوومەت بکەین باشە کەواتە لەم بانکێشتەی کە سەرۆکوەزیرانی عێراق و وەزیری دارایی بێنە ئەوێ ئەم باسانەشیان لەگەڵ دەکرێت ئەو پرسیارە گرنگانە و تێبینیانەی کە پەرلەمانتاران دەیدەن بەو دوو دەسەڵاتە باڵای عێراق چی دەبێت لە دانیشتنەکە دیارە ئەو بانکردنەی کە بانجی دەکەن لەسەرەوەی کە خشتەی نەناردیە حکوومەت لە ماوەی ڕابردوو دەبوایە ینی دەبواە لە ماوەی ڕابردوو لە مانجی 10 ساڵی ڕابردوو دەبواە یان وەکەوەی کە ساڵانی پێشوو لە سەرەتای ساڵەوە بیناردبە پێشتر حجیان ئەوە بوو کە پێویستی بە هەموارکردنەوەی یاسای بودجەویشەوە بوو مادەی 12 دەستکاریکردن و تعدیلەکەی کە کرا لەسەر بابەتی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئەوە هۆکار بوو لە بۆ تاخیرکردن بەڵام ئەو چەند مانگە ئەو یاسایە تێپەڕی هەتا ئێستا خشتەکانیان نەناردێت کە خشتە نەناردرایە کەواتە بەرچاوڕوونی لای پەرلەمان نییە
ئەوە یەک دووش وەکو باسم کرد ئەو بابەتەش کە دێنە پەرلەمان بە تەکیت ئێمە پرسیاری جددیمان دەبێت لەسەر بابەتی حسابی ختامی هۆکار تێلۆ ناینێت سەبەب چییە یعنی چ شتێک ڕێگرەکە وازەحە لەبەرەوەی ئیلتیزامیان نەکردیە بە یاسای بودجە تەمان ئەوش مخالفەتی دەستوریە مخالفەتی قانونیە بەڵێ باشە کاک ڕێبوار دیارەکە پرسی بودجە و موچە هەرێمی کوردستانیشێکی لەوەتی گرنگانەیە کە لە ماوەی ڕابردوودا قسە و مشتومڕی زۆری هەڵگرتووە دانوستانی زۆر کراوەشان دێن و دەچن ئایاوەکو پەرلەمانتارە کوردەکان لە بەڵێن فراکسیۆنە کوردیەکان لە پەرلەمان هیچ لە بەرنامەتاندا هەیە ئەم بابەتەش لە دانیشتنەکەی پەرلەماندا بە ئامادەبوونی سەرۆکوەزیران و وەزیری دارایی باس بکەن؟ بەڵێ بەتاکید ئەیشی پەرلەمان وەکو باس کرد بە دوو مەرحەلە دەبێ مەرحەلەیە یەکەمیان لە تەشریعکردنی قانونەکە و بۆ یاسای بودجە لە پەرلەمان تێپەڕی بە هەوڵی کوتلە کوردستانیەکان و بەتایبەتی ئەمە وەکو کوتلەی پارتی دموکراتی کوردستان و بە تەنسیق لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە لەسەر خەت بن کە یاساکە تێپەڕی بەو شێوازەیە کە مافی داراییەکانی هەرێمی کوردستان تەمین بکات یاساکە تێپەڕی ئێستا دەوری دووەم دەمینێتەوە پاشی تێپەڕاندنی یاساکە دەورە ڕقابیەکەی تەمان ئەمە ینی بەردەوام لە هەوڵی خۆمانداین لەگەر کوتلەکانی دیکەی با بڵێن عراقیل و چارەچەکردنی ئەو کێشانەی کە هەیە و دیارە دەوری هەردوو حکوومەتیش حکوومەتی هەرێمی کوردستان لەگەر حکوومەتی بەغدا دانیشتنەکان بەردەوامە بەڵام ئێستا لەو کێشانەی کە دروست دەبی دێتەوە پەرلەمان جارێکی دیکە بەدڵنیاییەوە لەگەر وەزیری مالیە لەگەڵ سەرۆکی حکوومەت کە دێنە پەرلەمان هەموو جار پێشتریش بەڕاستی کە هاتبن بابەتی سەرەکی ئەوەی داواکاریەکان با بڵێنیان مداخلەکانی ئێمەی کورد لەسەر ئەو بابەتانە بووە ئەو جارش کە دێتەوە بەدڵنیاییەک لە بابەتە هەرە سەرچەکان دەبێتن کە لەسەر ئەو کێشانەی کە لە نێوان هەرێمی کوردستان هەیە و کێشەکانی دیکەش ینی ئەو کێشانەی کە عامن نەناردنی خشتەی لە بۆ پەرلەمان و نەناردنی حسابی ختامی ئەوانە هەمویان پەیوەستن بە یەک شتەوە ئەویش ئەگەر شەفافیت هەبی لە سەرفکردنی پارە لە عراق و شەفافیت هەبی لە جێبەجێکردنی یاسای بودجە بەتەکید ئەو کاتە مافە داراییەکانی هەرێمی کوردستانی شتێدا جێگەی باشە دیارە لە بەرچاوگرتنی بابەتانی کە بەڕێزت باست کرد کێشە بۆ مانگەکانی دیکەی هەرێمی کوردستان بۆ پێدانی موچە دروست نابێت؟ ینی خۆی گەرەمە باسی یاسا بکەین و باسی تەدەخولاتی سیاسی بکەین شتێکی دیکە ئەوەی کە ئەمە دەبینین لە ڕووی یاساییەوە نەخێر نابێت کێشە دروست لە ڕووی ئەو ئیتیفاقانی کە کرایە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا پێویست نییە کێشە دروست بێ ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت ئەگەر یاسای بودجە وەکو خۆی جێبەجێ بکرێت ئەگەر قانونی ئیدارەی مالی ئەوەی کە پەرلەمان دەری کردووە لە ساڵی 2009 قیاسایەکی بەرکارە ئەگەر جێبەجێ بکرێت نەخێر نابێت نابێت هیچ کێشەک دروست بێ لە بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان بەڵام لە حالەتە ئەگەر تەدەخولاتی سیاسی هەبێەوە کە ئەوەی کە لە مانگەکانی پێشووتر هەبوو یەک لە نمونونەکان تازە باسم کرد قەراری محکەمەی ئیتیحادی دەرچووە خا تایبەت بە وەزیرەی مالیە پێی دەبی حسابی ختامی لە بۆ پەرلەمان بنێری لە ساڵی 2023 جێبەجێ نەکردێ بەڵام بڕیاری دیکە دەرچوو لە دادگای فدرال کە باس لەوەی دەکات بودجەی یان با بڵێن موچە خۆرانی هەرێمی کوردستان نابی تێکەڵ بە کێشە سیاسیەکان بکرێت بەڵام جێبەجێ ناکە کەواتە ئەوان نە دەستور جێبەجێ دەکەن نە یاسا جێبەجێ دەکەن بڕیاری دادگای فیدرال ئەگەر لە بەرژەوەندی ئەوان نەبی جێبەجێ دەکەن بەڵام ئەگەر بڕیارێک پێیان وایە تەفسیری لە بۆ بکەن کە لە بەرژەوەندی ئەوانە هەر ئەو ڕۆژێک کە دەرچوو پێشەوەی نەشت بکرێت ئەوان ئیسناد دەکەنە سەر و جێبەجێ دەکەن کەواتە بابەتەکە بابەتێکی سیاسی ینی خەڵکی مەحەقوایە لەو بابەتە تۆزە کورد ببتەوە ئەوان هەدەفیان ئەوەیە شتێک لای خەڵکی مەدروست بکەن کە هەرێمی کوردستان مقەسرە لەوەی کە ڕێکەوتنەکان وەکو خۆی جێبەجێ ناکاتن ئەو ڕیسالەیە بگەینە خەڵکی کوردستان بەڵام پێم وایە ئەو ینی ئەو سەردەمەش بەسەر چوو ئێستا خەڵک و شیارە باش دەزانی ئەو کێشانەی کە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان هەیە ڕۆژانە کێشەی سیاسین ئێمە دەگەینە داواکاریان هەیە داواکاریەکان جێبەجێ دەکەین دوای جێبەجێکردنی داواکاریەکان شتی دیکە زیاد دەکەن کەواتە ئێمە وای دەبینین ئەو بابەتێکی سیاسیە و زۆر جاریش بەکاردەهێنرێت لە بۆ زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز ڕێبوار هادی سەرۆکی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق زۆر سپاس کە لەگەڵمان بوویت. سپاس بۆ بەڕێستان.